لە ئێستادا سەرۆکی هەرێمی کوردستان و هەردوو جێگرەکەی لە بەغدادی پایتەختی عێراقن بۆ گفتوگۆکردن لەگەڵ بەرپرسانی ئەو وڵاتە سەبارەت بە چەند بابەتێکی گرنگی هەنووکەیی لە نێوانیاندا گرفتی نەبوونی موچە و قەیرانە داراییەکان. ئەم هەنگاوە دوای ئەوە دێت کە حکوومەتی هەرێم بڕیاری ئابووری سەربەخۆ و فرۆشتنی نەوتیدا بەبێ گەڕانەوە بە بەغدا. ناشەفافیەتی داهاتی کوردستان و تەخشان و پەخشانکردنی بەرپرسانی بەو ڕۆژە گەیاند کە جارێکی تر لە دەرگای حکوومەتی عێراق بدەنەوە. وێرانی نێوماڵی کورد بەداخەوەکە دەبینین تاوکەستاکە هێزولانە سیاسەکان لەسەر ئاستێک ریزیان وەکو پێویستنین چ لەس ئاستی هەرێمی کوردستان چ لەس ئاستی فراکسیۆنەکان لە بەغدادا. زۆر جار کۆبنەوە کراوە لەسەر ئاستی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بۆیە کە هێزولانە سیاسەکان پێویستە بە یەک گوتار بە یەک هەڵوێست بە یەک دەنگ بە یەک ڕەنگ ڕوبەڕووی بەغدا بنەوە بەرخود و مامەڵە لەگەڵ تەواوی ئەو پرسوکێشانە بکەن کە بە هەڵپرسێدراوی لە نێوان هەرێم و بەغدا ماوەتەوە. بەڵام بەداخەوە هەردوای تەوابوونی کۆبنەوەکە ئەو بەیاننامەیە کە دەری دەکەن تەنام بە حوبری سەر کاغەز دەمینێتەوە. ئەو ئەفدەلا بەلایەنن کە ڕوو لە بەغدا دەکەن دوور لە چاوی کامیران کە ئەوش کە نازانرێت ئەو مەلەفەی کە هەڵیان گرتووە چین و چیان تێدا هەیە. ئەو جارێکی وای کردووە کە ئەو وەفدانە وەکو پێویست لەلایەن بەغداوە مامەڵەیەکی تەندروستیان لەگەڵ نەکرێ و نەگەنە چارەسەرێکی ڕیشەیی بۆ تەواوی ئەو کێشانەی کە هەن. پێکهاتەی ئەو وەفدانەی کە پێک هاتوون توانین بڵێن لەسەر دوو ئازدام پێکهاتەیەکی ناتەندروستن لەسەر ئاستی سیاسی و لەسەر ئاستی اقتصاسیش. لەسەر ئاستی سیاسی ئەوەن کە زۆربەی ئەو وەفدانەی کە پێک هاتوون تەنها نوێنەرەکانیان بریتین لە دوو حیزبی دەسەڵاتدار. ڕێگنەکەوتن و ململانەکانی نێوان هەرێم و ناوەند تەنها هاوڵاتیانی ئاسایی تیایدا زەرمەندی یەکەمن. چاودێرانی سیاسیش پێیان وایە لە ئێستادا حکوومەت شکستی هێناوە لە بەڕێوەبردننی ئیدارەی هەرێم پێویستەدان بەو شکستەدا بهێن و ڕێگە چارێک گونجاو بدۆزنەوە لەلایەن کەسانی شارەزا و خەمخۆرەوە بۆ دەربازبوون لەو گرفتانە. بۆی بوونی فشارێکی زۆر لەو قەیرانەیەک لە دوایەکانێک کە ڕوبەڕووی بێتەوە ویستێکی گشتگر هەم لە شەقام هەمیش لە سەرکردایەتیە بۆ چارەسەرکردنی کێشەکان لە بەغداوە. ئاخر سەردانیش کە دوێنێ سەرۆکی هەرێم و هەردوو جێگرەکەی کە تەعبیرە لە هەر سێ حیزبی دروستکەری حکومەت لە کابینەی ئێستایە بەشدار بوون. ئەمەش دەچێتە هەنگاوێک بۆ هەنگاوەکانی تر بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەولێر و بەغدا. ئەولەویەت بە ژمارەیەک بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی تایبەت بریتیە لە ڕێککەوتن لە پێناوهێنانی موچە و بودجە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان چونکە هەمومان دەیزانین ئەمە وا خەریکە ساڵ بەنیوە دەبێتە تا ئێستا یەک موچە هاتیە بەهۆی ئەو هەموو قەیرانەیەک لە دوایەکانی کە ڕوبەڕووی ئێرە بوویتەوە ئەرچی تاک بە تاچی کۆمەڵگا لە هەرێمی کوردستانە زۆر قورس بووە پێویست بۆ دەکات حکوومەت لە نزیکترین هەنگاوە هەوڵی چارەسەرکردنی کێشانە بکە. بەغدۆ پۆرەی نییە مفلسە. دوای ئەنجامدانی ڕیفراندۆم و بەڵێنی ئابووری سەربەخۆیی هەرێمی کوردستان و ناوبردننی بەغدا بە موفلیس چەندین وەفدی باڵا ڕوویان لە بەغدادی پایتەخت کردووە بۆ ئەوەی بەغدا هاوکاریان بێت بۆ تێپەڕاندنی ئەو قەیرانانە. بەڵام هەرجارە و بە بیانوویەک بەغدا شاندەکە بەدەستی خاڵی دەگەڕێنێتەوە. ئەم جارە بەغدا دەیەوێت ڕێککەوتنێکی کۆنکرێتی ئەنجام بدات بۆ ئەوەی بە هەمیشەی دارایی و ئابووری هەرێم لە ژێردەستی خۆیدا بهێڵێتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.